سلااوتان لێبێت کاتی بەرگەی تەندروستی بەرنامەکەیە ئەمڕۆ قسە لەسەر چاندنی دان دەکەین لەوە تایبەتمەندیەکانی چاندنی ددان و ئەو شێواز و میکانیزمەی کە بۆ چ تەمەنێک گونجاوە بە شێوەیەکی گشتی باز لە تایبەتمەندیەکانی چاندنی دان دەکەین بۆ بەڕەچاوکردنی تەمەنی مرۆڤیش بێگومان دکتۆر زمناکۆ دڵشاد هورامی پسپۆڕی نەشەگەری چاندنی دان لەگەڵمان میوانە دکتۆر بەخێربێت بەیانی باش. زۆر سپاس بەیانتان باش. سپاس دەکەین باشتر. سەرەتا مەبەستمان چییە کە دەڵێن چاندنی ددان؟ چاندنی ددان بریتیە لە پرۆسەی دانانی بە بەشێک لە دان کە تەمسیلی ڕەگی دانەکە ئەکا لە مادەی تیتانیۆم دروست کراوە ئەخرێتە ناو شەویلگەکەوە ناو ئێسقانەکە بە شێوەیەکی نەشتەرگەری بچووک نەک نەشتەریگەری گەورە هەر بابەنجی دانکێشان ئەکرێ ئەتیادی پێویست ناکا بەنجی عام بێت ڕەگی دانەکە تەمسیلی ڕەگی دانەکە ئەکات چاندنی دان دوایەوەی کە خۆی گرت و تێک هەڵچوونێک و بە یەکالکانێک ڕوویە لەگەڵ ئێسقانی شەویلگەکەیە طبعاً ئەمە لە مادەی تیتانیۆم دروستەکرێ تیتانیۆمیش دەرکەوتووە بە دوای لێکۆڵینەوەیەکی زۆر و چەندین ساڵ زیاد لە 40 ساڵە لێکۆڵینەوەی لەسەر ئەکرێتەوە لە ئەوروپا کرا یەکەم جار لە سوید نەتیجەکەیانیا کە زۆر لەگەڵ لەشی ئینسانە گونجاوە مادەی تیتانیۆم ڕەفزی ناکاتەوە لەبەرەوە باشترین شتە کە زەرعی دانی لێ ئەکرێ هەند چەند ئیشێکی تریشی پێ ئەکرێ بۆ عملیاتی پشت بۆ ئەژنۆ هەر تیتانیۆم ئەژنۆی سەناعی دروستەکرێ لە تیتانیۆم ینی تەنهارەوە نییە زەرعی دانی لێ دروستکرێت ئەو ڕێگەی لێ دروستەکرێت دا ئەنرێت لە ناو ئێسقانەکەیە بۆ ماوەی چەند مانگێک دوایەوەی کە لەگەڵ ئێسقانی شەویلگەکە یەکەگرێ ئەوسا لۆدی ئەخرێتە سەر یعنی بەشی سەرەوەی لێ ئەبەسترێت و دانەکەی بۆ ئەکرێ و ئەتیادی هەموو شتێکی پێخوا ئەمەش باشترین بەدیلە کە با بڵێن لە سەدەی 21 باشترین گۆڕانکاری کە لە زانستی پزیشکی دانا ڕوویاوە چاندنی دانە تا ئێستا باشترین پێشکەوتن کە لە سەدەی 21 کراوە چاندنی دانە بۆ ئەو کەسانی کە دانیان نییە هەمان ئەو ڕۆڵە دەبینێت دکتۆر هەمان ڕۆڵی دانە سروشتێکە دەبینێت دەتوانێت ڕۆڵی دانە سروشتیەکە لە بە هەموو شێوەیەک ئەبینێت تەنها ئەوە نەبێ هەست بە ساردی و گەرمی ناکات تامیتیان نییە ساردی و گەرمی طبعاً زیاتر بە پووک و بە زمان و بە مەڵاشوو بەڵام هەرچەند هەر بە دانیش هەیە دانی خۆت بەڵام دانی چاندن ئەوەی تیان نییە بەڵام وەکو بەقوەتی وەکو جوانی وەکو ئەوی کە هەموو شتێکی پێ بخورێ هەرچی شتێک کە ئەتوانی بە دانی خۆت بخۆی بە دانی چێنراو ئەتوانی بیخۆی وەکو مەنزەر و جوانی هەمان شێوەی لێ دەرەچێتەوە وەکو دانی خۆت ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک و زانستیانە بکرێ طبیعی باشترین شتەکە بۆ ئەو کەسانی کە دانیانە کێشن کاتێکە باشترین جۆریشی ئەوەیە کە لەگەڵ دانکێشانەکە یەکسەر دابرنێ بۆی جوانکاری طبیعی هەمومان نەزانین ئەوانی کە بێدانە بن بۆ ماوەیەکی درێژ دوای ماوەیەکی درێژ دان دروستەکەنەوە لەو فترەیە کە دانەکەی کێشاوە تا ئەو کاتێک کە دروستی ئەکاتەوە ئێسقانی شەویلگەکانی ئەپوکێتەوە گۆڕانکاری لە جوانی دەموچاوە ڕوئەیات مانەوە نەمانەوێت خاستن ئەوانەی کە یان بینین ماوەیەکی زۆرە بێدانن هەموو دانەکانیان کێشاوە سەرەکەی شەویلگەی سەرەوەیان زۆر بچووکە بێتەوە شەویلگەی خوارەوەشیان پانە بێتەوە بەرەو دەرەوە داخوران ڕوئەیە لە لای زمانیەوە سەیرەکەی دەموچاویان ئەچێ بە یەکە ناوە تێکەچێت باشترین شت ئەوەیە کە هەردانی کێشا چاندنەکە بکە ئەو گەشەی شەویلگەیەشی تێک ناچێت گەشەی ئێسقانەکەی تێک ناچێت کەواتە بێتە هۆی ئەوەی کە تۆ بتوانی باشترین خواردنی پێ بخۆی بە هەموو شێوە خواردنی پێ بخۆی جوانی خۆت بپارێزی جوانی شەویلگەکان و دەموچاوت لە دەستنەیی وەکو مەنزەر و خۆتان باشە زانن زۆر کەس کە بۆ نمونە تاقمی لە دەمایە بینیمانە مەسەلەن یاریزان هەبوو لە کاتی یاریە تاقمەکەی لێکەوتووە ممەسیل هەبوو لە کاتی تەمسیلا تاقمەکەی لێکەوتووە یعنی ئەمە تەسیرەکاتە سەر شخصیت هەست بە نەقسەکە بەڵام تۆ لەکوێ دانێکی سابت و کەپس هەبێ کە چاندنە لەکوێ تاقمێک هەبێ کە متحرکە و ناتوانانی زۆر شتی پێ بخۆی لە ناو مەجلیسا ناتوانانی دانیشتنێکە ناتوانانی زۆر شت بخۆی زۆر قسە بکەیت دکتۆر هیچ سەرەرێکی تا ئێستا بینیوە کەس لە ددان چاندن و ئەوەی تریش تەمەن یعنی هەر تەمەنێک دکارە ددان دەینە یان نە بۆ تەمەن دەربارەی تەمەن لە 15 ساڵی بەدواوە وەکو ستاندەرد لە 15 ساڵی بەدواوە توانی چاندنی دان بکەیت بەڵام هەندێک حاڵەتمان هەیە تایبەتن بۆ نمونە نەخۆشی هەیە ئێستا لە وڵاتی خۆشمانات بە نسبەتێک هەیە ئەو نەخۆشیە مویان کزە مووی قژیان نییە
ئارەقڕژێنیان نییە و دانیشیان نییە دوودان سێدان دروستە بێ لە دەمیانەیان هەر نییە ئەمە کۆمەڵێک نەخۆشیە پێڵەن سیندرام لەم سیندرەمانەیە تۆ ئەتوانی لە 8 ساڵی لە 10 ساڵیش چاندنی دانی بۆ بکەیت کە دانی هەر نایەت کە دانی هەر نهات ئەو بەشە ئێسقانەی کە پێڵێن ئەلڤیۆلەر پرۆسس کە دانی تایە ئەوە دروست نابێ لەوانەیە کە دروست نەبوو چاندنی دانی بۆ ئۆکەی ئەمە بە ئستیسنا بەڵام بەعام لە 15 ساڵی بەرەو سەر ئەکرێ بۆ هەموو تەمەنێک ئەکرێت تەنها لە کاتێکە کە فاکتەری گشتی و فاکتەری لۆکەڵی مەسەڵەن ئەگەر بێت و نەخۆشی هیمۆفیلیای هەبێ نەخۆشی لوکیمیای هەبێ نەخۆشی شێرپەنجەی خوێن مەسەڵەن ئەمانە ناگونجێیان ئەتوانی ئەگەر لەژێر کۆنتترۆڵا بێ هەندێ ئیجراعاتی بۆ هەندێشتی بۆ ئەوکەی کە فحساتەکانی مەسەڵەن فەحسی خوێن و نەزیف و ئەوانەی کۆنتترۆڵکەی بە تەنسیق لەگەڵ دکتۆری پزیشکی تایبەتیەکەیە لەناو کومەلگا گوتێکێدا ناو ژنانێکی حەوارن نابێت ددانیان یعنی بچینن لە کاتیەوە لە ڕووی زانستیەوە شتێکی وایە ژنی سکپڕ طبیعی ژنی سکپڕ پێویست ناکە نەشتەرگەری بکات تەنها لە کاتی پێویستانە بێ بەعام بە شێوەیەکی گشتی بەڵام تۆ ئەگەر بتێ دانپڕکردنەوە یان دان کێشان کە زەرور بوو یان تەنانەت نەشتەرگەریەکیش کە زەرور بوو خۆی ئەڵێ بە اختیاری خۆت لە کاتی سکپڕیە باشترە نەشتەرگەری نەکەی یانی بە اختیاری نەخۆشکە بە داواکاری نەخۆشەکە بەڵام هیچ پێویست ناکە تۆ چاندنی دانەکەی با دوای سکپڕیەکە بێ بەڵام ئەگەر هاتوو شتێک پێویست بوو ئازارێکی هەبوو یاندان کێشانێکی پێویست بوو لە کاتی مانگی 4 و 5 و 6 هەموو شتێکی بۆ ئەکرێت 4 و 5 و 6 سکەکەی دووەم سێ مانگیە سک لە دووەم سێ مانگا تۆ ئەتوانی هەموو شتێ بکەی بە سەلامەتی بە تەنسیق لەگەڵ پزیشکی ژنانەکەی ئەگەر شتێکی پێویست بوو بەڵام زەرور نییە تۆ لە کاتی سکپڕیا چاندنی دان بکەیت لەبەرەوە باشترە دوای خەیت هەندێک نەشتەرگەری هەیە دوای خەی بەڵام ئەگەر حاڵەتێکی کتوپڕ ڕوویە ئەتوانی نەشتەرگەری یاندان کێشان یان ئازاری دانی هەبوو لابردنی ڕەگیدان لە کاتی فتری 4 و 5 و 6 مانگی 4 و 5 و 6 سکەکەیە ئاسایی ئەم بژن چ فەرقی تاخم و ددان چاندنی هەیە مەسلە چما ددان چاندنی تەرجیح بکەم یعنی ئەگەر تاخم هەبە بەڵێ وەکو باسمان کرد چاندنی ددان دانێکە تۆ ئەڕوێنرێتە ناو شەویلگەکەتەوە بەبێ ئەوەی دەستکاری هیچ دانێکی کە بکەیت بۆ نمونە دووسێ دانی لە دەستیاوە ئەو نەخۆشی کەیەتە بەردەستت دووسێ دانی پێشەوەی لە دەستیاوە کێشاوێتی یان ئەبێ بیکێشێت تۆ ئەچیت بۆی ئەچێنیتەوە کە بۆی ئەچێنیتەوە ئەگەر بێت و نەیچێنیتەوە چییە تۆ بێ نیوتاقمێکی بۆ بکەی کە بەتەل هەڵەواسرێ و پوکی پێوەیە متەحەڕیکە ناتوانێت زۆر شتی پێ بخوا بەڵام لە بەرامبەرە چاندنی دانەکە هەموو شتێکی پێ ئەوخرێ وەکو جوانی ئەو جوانی کە بە چاندنی دان بەدەست ئەهێنرێتەوە هەمان ڕەنگی دانەکانی تری هەیە تۆ هەمان طبعاً ئەگەر بە شێوەیەکی زانستیانە بکرێت هەموو بە پێی ڕەنگی دانەکانی خۆی بکرێتەوە هەموو شێدگایدمانەیە ینی ئەوەی کە ڕەنگی دانەکانە پێڵێ هەر یەکە ژمارەیەکی لەسرە تۆ مقارنەیەکەی لەگەڵدانی نەخۆشەکە لای خۆت قەیدەکەی لێری بۆ مختبەرەکە بەو ڕەنگە بۆی دروستەکەن کەواتە تۆ ئەتوانی جوانیەکەی بپارێزیت لە بەرامبەرە بە تاقمی متەحەڕک ناپارێزرێ ئەگەر بێت و دانی سابتی بۆ بکەی بۆ نمونە دانی سابتمانەیە دانی نەجوڵاو تۆ ئەبێت دوودان دانێ لەم لاو دانێ لەو لا بچوو بکەیتەوە بیکەی بە کیف بۆ ئەوی کەپسیکەی بەسەریا بەڵام لە زەرعا دەستکاری هیچ شتێ ناکەی تەنها دانەکە خۆیەتی ناچیت تەنها ئەو دانە خۆی ئەڕێنی بەسەر ئەوە کیفەکان دروستەکەی بەڵێ سەرەتا پێشتر باسی هەندێک لەو نەخۆشیانت کرد کە ناگونجێ بۆەوەی کە زەرعی دانیان چاندنی دانیان بۆ بکرێت بە شێوی گشتی نەخۆشی دیکە هەیە کە نەخۆشی بڵاو بێت کە کەسێک ئەو نەخۆشی هەبێ بۆ من نەخۆشی درێژخایەنەکان یاخودە نەخۆشێکی تر هەبێت کەسێک نتوانێت دانی بچێنێت نەخۆشی درێژخایەنەکان بۆ نمونە وەکو فشاری خوێن فشاری خوێن کە کۆنتترۆل بێ فشاری خوێن طبیعی لە 14 بەنەوە بەرەو سەر بێ ئیتر تۆ زۆر پێڵێ فشاری خوێن بەڵێ تۆ ئەبێ کۆنتترۆلیکەی بینێریت بۆ لای ئێمە ئەو نەخۆشانی کەێن بۆ لامان چاندنی دانیان بۆکەین پرسیاریان لەکەیت چ نەخۆشیێکی درێژخانەیە ئەگەر شەکرێ ئەینێن بۆ لای پزیشکی شەکرەکەی ئەگەر زەختی بەرەساوی حاڵتەکە بکەیتەوە کێشەیەک نییە ئەخرێتە کۆنتترۆلەوە کێشەنیە زۆر ئاسایە بۆ نمونە ئەگەر هاتوو حاڵەتی جەڵتەی دەماغ بوو یان جەڵتەی دڵ
ئەوە ئەگەر 6 مانگی بەسەر تێپەڕی لەو ماوەی 6 مانگەیە هیچ داخڵبوونێکی نەبوو بۆ نەخۆشخانە جارێکی تر داخڵ نەکرابوو حاڵەتی کتوپڕی دڵیەوە یان شەبەکە و باڵۆنی بۆ کراوە لە ماوەی 6 مانگی ڕابردووە هیچ کێشە ڕووی نەیەوە کەواتە تۆ توانی چاندنی دانی بۆ بکەیت شەکرەی هەیە کە زۆر مشکلەیە شەکرە زۆر جار ئەگەر ئاگای لێ نەبێ کۆنتترۆل نەبێ چاندنی دان فەشەل ئەهێنێ ئەگەر کۆنتترۆل کرێ زۆر ئاساییە لەگەڵ پاک و خاوێنی ناودەم گرنگترین شت بۆ چاندنی دان هەڵبژاردننی نەخۆشەکەیە تۆ بێ بزانی ئەو نەخۆشی کە هەڵێ بژێری چاندنی دانەکان داوای چاندنی دان لێەکە ئایا مهتەمە بە ناودەمی ئایا ناودەمی پاک و خاوێنە حاڵەتی پووکی ڕێگە ئەیات مەسەرەن کەسێکی زۆر ئیهمال کە بە دووسێ ڕۆژجارێدانی ناشوە پووکی بەکەڵکیەوە نایێت تۆ چاندنی دانی بۆ بکەیت چاندنی دان لە هەموو عالەمە ئێستا بە نسبەتێکی زۆر زۆر ئەنجامە درێت بەڵام لە هەموو عالەمە نسبەتێکی زۆر با بڵێن مەشاکیلی بەدواوەیە لەو کەسانەیە کە ئیهمالن ها بە هەمان شێوەی وڵاتانی خۆرن لێرەش لە وڵاتی خۆشمان خەڵک زۆر دەیکات لێرە خەڵک هێشتا وردە پەیوەندی بەچێوێ هەندێک دەڵێن بۆ ڕەنگە نرخەکەی زۆر زیاتر بێت نرخەکەی گرانە بەس ئەگەر تۆ مقارنەی بکەی بە نرخی ئەوروپا هێشتا ئێرە هەرزانترە بەڵام هێشتا خەڵکی ئێمە ئەو ئیمکانیەتەی نییە حکوومەت مەسەلەن تەمین صحی نییە حکوومەت بۆی سەرفکات و لێی وەرگێتەوە پەیوەندی بۆ هۆکار ئەمە یەکێک لە هۆکارەکانە یەکێک لە هۆکارەکان هێشتا خەڵک شارەزانیە چاندنی دان چییە وازانێ هەر وەکو تاقمێکە و وەکو دانێکی سابتە و دوای ماوەی ئەکەوێت و بێزارە بێلی و چەنددان بچەند کەسێک دەتوانێت چەنددان بچێنێت بۆ نەدەتوانێت سەرجەمدانەکانی بچەندێت بەڵێ بەتەکی تۆ کەسێک کە هیچ دانی نەماوە بۆ نمونە دانی سەرەوەی هیچ نەماوە هەشت دانیان حەودان بەلایەنی کەمەوە پێویستە بۆ ئەوی بتانی 14 دانی لەسەر دروستکەیتەوە خوارەوە مەسەلەن 6 دان بۆ حەودان بڕوێنیت بچێنی بەسەر ئەو 6 حەودانەیە دانی نەجوڵاوی لێ دروست دەکەیتەوە یان مەسەلەن هەندێک کەس هەیە بۆ نمونە پووکەکەی ڕێگەنایە پووکەکەی شەویلگەکەی زۆر تەسک بۆتەوە داخورانێکی زۆر ڕوویاوە ماوەیەکی زۆرە دانی کێشاوە لە بەشی دواوە ئێسقانەکەی زۆر بچووک بووتەوە هەڵ ناگرێ ئەتوانی بۆ نمونە ئەگەر بێت و چاندنی ئێسقانی سەناعی بۆ بکەی لەگەڵ چاندنی دانەکەیان ئەگەر ڕێگەینەیە لە بەشی پێشەوە جۆرێکی کەمان هەیە اختیارێکی کەمان هەیە بۆ نمونە 2 دان 3 دان ئەڕێنی لە بەشی پێشەوە ئەچێنی بەسەر ئەوە تۆپی پێوەیە وەکو تۆپە تەرەقە تاقمی بەسەر ئاکەیت تاقمەکە ناجڕۆسەکە زۆری پێچێت دکتۆر چەند مانگی پێدەچێت پرۆسەکە بۆ نەچاندنی دانێک چەند مانگی پێچێت تا ئەوەی کەوێ بەدانێکی وەکو داناسایەکانی دیکە بە شێوەیەکی گشتی چاندنی دان لە بەشی پێشەوەی شەویلگەکانە فەرقیە لەگەڵ بەشی دواوە بەشی پێشەوەی بۆ نمونە دانی شەویلگەی خوارەوە 2 مانگ بۆ 3 مانگ پێویستە و لەوە زیاتر پێویست ناکات بەشی پێشەوەی شەویلگەی سەرەوە بە هەمان شێوە 2 مانگ پێویستە بەڵام بەشی دواوەی شەویلگەی خوارەوە 4 مانگی پێویستە بەشی دواوەی سەرەوە 5 مانگی پێویستە هەندێک سیستەم هەیە کە تا ئێستا نەهاتوۆتە وڵاتی ئێمە و خۆشبەختانە مادام پەیدا بووە لە داهاتوویەکی نزیکە ئینشاءڵڵا بێتە وڵاتی ئێمەشەوە کە ئەتوانی دەست بەجێ زەختی یعنی خواردنی پێ بخوا ئیمیدیەت خۆی دوو جۆر دوو جۆر چاندنی دانمان هەیە لە ڕاستیە باشترین چاندنی دان ئەوەیە کە لە کاتی دانکێشانەکە یەکسەر چاندنەکەی بۆ بکرێ یعنی ئەو دانەی کە تۆ ئەتەوێ بیکێشی باشترین شێوە ئەوەیە کە لە هەمان کاتا دانەکەی بۆ بڕوێنی دانەکەی بۆ بچێنی لەبەر ئەوەی ئێسقانەکە داخوران ڕوونەیە بە باشی وەریگرێ جۆرێکی کشمان هەیە کە ئەمە پێڵێن ئیمیدیەت ئیمپلانت ئیمیدیەت لۆدینیش هەیە دەست بەجێ لۆدی بخەیتە سەر ئەو سیستەمەش هەیە کە دەست بەجێ ئەتوانێت شتی پێ بخوا تەنها هەندێک ئەوە نەبێت تا چەند مانگێک ئاگای لێبێت دوایەوە بەڵێ زۆر سپاس دکتۆر بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ جەنابەت بۆ بینەرانی بەڕێزی سپاس دکتۆر زمناکۆ دڵشاد هەورامی پسپۆڕی چاندنی دان سپاس جارێک دیکەش بەخێر بێت بۆ بەرنامەکە.